شەڵاوەکانی تعریب لە پارێزگای کەرکووک درێژەیان هەیە. لەسەر گەڕان سوپا گرێبەستی نووسراو لە جووتێرانی کورد وەردەگرێ و لە قەزای داقوقیش هاوردەکان هەڵیان کوتاوەتە سەر دانیشتوانی گوندێکی کوردنشینی سنوورەکە. هێزە سەربازیەکان لە 5 گوندی منتیقەکە گەڕاون لە گوندەکانی شەناغە و پەرکانە و سربەشاخ و گابەرەکە و خراپەی و فۆرمێکیان دابش کردووە و تاهوت خەڵتیەکە بۆی کە خەڵکەکە بچێتن لە مدیرەتی کشتتوکاڵی کەرکووک لەوێن دەرێکە هەتاوەکو کتابێک بێنێ ئالاساس هیچ مشکلینە ئینجا ڕێگەی پێدەدەن کە کاری کشتتوکاڵی خۆی بکە. دووبارە هەوڵی تعریبە و لە ڕێگەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک ڕاکانجبووریەوە دەکرێتن و بەتەنسیق لەگەڵ هێزە سەربازیەکانی ئەو منتیقی بۆی کە جوتیارانی کورد لەو سنوورانە هەراسان بکەن و ناچاریان بکەن بە دەستبەردار بوون لە زەویەکانیان و چۆل گوندەکان چۆل بکەن هەتاوەکو ئەوان دووبارە تعریبی بکەنەوە. دی یەنگیجا یعنی مڕیان هێناوە عربەکانی هاوردت مڕیان هێناوە خستویانتە ناو دەغڵی کوردەوە تەنانەت بەس بۆ ئەوەی کەەوە شەڕێک بنەوە کێشەیەک بنەوە ئەمە شەڕفرۆشتنە ئەمە بتاکی دەستێکی یا لە پشتەوە خۆیان ناتوانن ئەمە بکەن دەستێکی یا لە پشتەوە زەوی کورد ئێستا تاپۆی هەیە لە 2006ەوە هەتا ئێستاکە 16 دۆنم ئەرز بە قانون گەڕاوەتەوە بە قەرار گەڕاوەتەوە تا ئێستاکە بە هێزی ئیداری کەرکووک ئەو هێزانی کەەوە هاان لێلاکە ئەو عارەمانە هەتا ئێستا وەرزانیان داگیر کردووە لێرە من داوا لە سەرۆک بابڵ تاڵەبانیەکەم کەوا لە سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستانەکەم بە تایبەتی کەوا لە کەرکووکە باڵادەستە کەوا لە کەرکووکە دەنگەکە دەنگی یەکێتیە بە توندی بێنە سەر خەت بە باشی بێنە سەر خەت بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی دەڵێت بە دۆداچوون بۆ شەڵاوەکانی تعریب دەکەن و بە یاسا و دەستور ڕێگە لە پێشێرکەران دەگرن. ئەمە بە هیچ شێوەیەک ڕێگری دەکەین و ئەگەر ئەو گرێبەستانەی یان ئەم عقدانەی کە لە هەچەند لەم منتقەی سەرگەڕان و پەلکان و چەند شوێنێکەیە کە ڕاگیراوە ئەمە پێمەوەی ئەمانش کارێکە خراپە دەبێ بە دوواداچوونی بکۆنی و کار لەسۆ بکەین کە جوتیارانی کورد چیتی زەرمە نەبن بەهۆی ئەوەی کە لە سیاسەتی ڕابردوو تعریب بووە چەند یاسایەکە دەبێ منە کاری لەسە بکەین لە ڕوو سیاسیشەوە شتێکی کە جیاواز لە ڕابردوو ئێتا کورد بەشێکە لەم حکوومەتی کە هەیە لە بەغدا و بەشێک لە اتفاقی سیاسیش و بەشێکە لەوەی کە داواکاریەکانی لە ڕابردوو لەنە وەرەقەی عەمەل لە مەنهەج حکومی جێبەجێکراوە دانراونەك جێبەجێکراوە. سەرباری هەوڵەکانی حکوومەتی نوێی عێراق بۆ چارەسەری کێشەی زێوزارە کشتتوکاڵیەکان لە کەرکووک ئیدارەی سەپێنراوی کەرکووک بەردەوامە لە هاندانی سوپا لە دژی کورد و هاوکات شاندانی هاوردەکان بۆ داژیکردنی زێوزاری کشتتوکاڵی کەرکووک. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.